ڕۆژانە لە نێو قڕولیتەی ئەو شەقامەی کە 7 مانگە هەڵیان کۆڵیوە لەتیف دێتە سەرکار. کەلوپەلی نێو دوکانەکەشی وەک ئەو تیانوسەی ئیشوکارەکانی تێدا یاداش دەکات تۆزی لێ نیشتووە. پیشەی ڕۆژانەشی لە بری ئیشکردن دانیشتنە. لە مانجی چوارەوە هەتا ئێستاکە من لە ژیرفانی خۆم و پارەکاتم. پارەی کری 2 دوکانم هەیە. من لە ئێستاکەەوە ئەڕۆمەوە هەتا سعات 6 ئێوارە نایمەوە 6 ئێوارە جارێ دوکانەکەش نایکەمەوە دێم و ئەگەڕێمەوە. هیچی کە ئیش و کارم نییە. هەموو تەپ و تۆز و خۆڵ و قڕ و نازانین چی بکەین ئەمە چاری نییە. چاری لای مدیر بەلەدێ. پرۆژەی دووسایدی پردی عەلی عەسکەری بۆ فلکەی خوان کە درێژەکەی کەمترە لە کیلۆمەترێک زیاتر لە 7 مانگە کاری تێدا دەکرێت و هێشتا لە قۆناغی سەرەتایدایە. کاسبکاران ئێرە بەهۆی سستی بەڕێوەچوونی پرۆژەکە ناوێن لێ ناوە پرۆژەی دوو کوڕ و باوکەکە. ئەمە ژۆک و هێمایەک بۆ ئەوەی تەنیا 3 کەس کار لە پرۆژەکە دەکەن. کش مەکانیەکانیان بردووە بۆ حەویجە لێرانە فقط یەک شۆفڵێکی بچوکی لێ لەگە هینە حەفارەیەک ئەوەش سایقی حەفارەکە و سایقی شۆفڵەکە و هەر هەمووی 2 کوڕ بە ئەو چێکن بە بێڵ ئیشیتیاکەن بە هەموو شتێک ئیشتیەکەن هەر 2 کوڕ باوکەن نێریشەکەن. ئاراستەی گلەی و ڕخنەکان ڕۆ شارەوانیە بەڵام ئەوان پێچەوانەکەی دەڵێن و بەداتا ژماری پرۆژەکان کە جێبەجێ کراون دەخەنە ڕوو. من ئەتوانم پێت بڵێم بەس لە گەڕەکە زیادەڕۆکان لەوەتی من دەست بەکار بوومە تا ئێستا زیاتر بەداتا هەر کەسێکش ئەوێ ئەی بەمە مووقع بەداتا با خۆی زەرعی هەموو شوێنەکان بکە زیاتر لە 700,000 متر ڕۆبە ئێمە ئیشمان کردووە. ئەمەش خۆی لە خۆیان کەمیە بەڵام من 400 تر ئیشکەم گەڕێکی 50 عەلی ئەو خەڵکە بە ڕێزە کە داواکاریان هەیە گەڕێکی شۆراوە فەیلەقە ناتوانین هەمووی تەواوکەین. با تێپەڕبوون بە گەڕەکە کوردیەکان و عەرەبی و تورکمانیەکان بە ئاشکرا ئەو جیاوازیە بەدی دەکرێت کە لە جێبەجێکردنی پرۆژەکانی ڕێگەوبان ئەنجام دراون. هێمن دەلۆ کوردستان 24 کەرکووک.